کێشەمان وڵای چەند کێشەیەکمانەیە کێشەی سەرەکین یەکەم شت کێشەی کارەبایە لەم گەڕەکە مەحاویلی نییە مەحاویلەکان زۆر دوورن لە ئێمەوە کارەبەکە کاگاتە ماڵەکان ڤۆڵتیە 120 هیچ شتێک هەڵناسی ئەوە یەک دووەم کێشەی مەجاریمانیە ئەلێرە هیچ مەجاری نەکرێت عەرزەکان پڕەکرێنەوە تەختەکرێن و مەجاریە ساقی بۆکەن و تەواو ئاوەکان بەدەفنەوە ناڕۆ گەورەترین کێشەکە کاگڕێوارش ئاگدارە کێشەی مەجاری لای مزگەوت قوباوەیە ئەلەوێەوە مەجارێکە بە کەشفێ ڕۆ 2 ساڵ موافقی بۆ دەرچوو على ساز دەفن بکرێت تایسە دەفن نەکرەوە بگاتە ناو قەنتەرەکە لەوێ بەبن عەرزەڕۆ ناکوێتە بان ماڵەکان یانەم کێشانەمانەیە کێشەی سەفکردنی فەرعەکانمانە تایسە سەف نەگەیشتێرە دەور و پشتمان گشتی کراوە بەس ئەم مەحەلەیەگە لە پێش بێ بیبینی ئەو مەحەلەیە سەف نەکراوە یان کێشەکان بەڕای من کێشەی بچووکن بۆ حکوومەت بەس بۆ ئێمە کێشەی گەورن ڕاستێک چارەسەرەکەی وەڵی نازانم بۆ ناکرێ نازانم یعنی چەند جارێک ئێمە بە یاسایی چوونە کتابمان بەرزەوە کردووە مامۆستا ئەحمەدمان ئاگادار کردوێتەوە پێرێشە و چون بۆ لای کاگڕێبوار خۆی قسەمان کرد لەگەڵیا ئەجراعاتی قانونیمان کردووە بۆ مەحاویلە یعنی نازانم بۆ ماتەڵی لێکەن و نایکەن ئەویان نازان بە هەفتە بە دەڕۆژ کارەبا نەهاتوتۆ یعنی بە پینە و ئەوانە لەوێەوە گەرممانێناوە لێرەوە ساردمانێناوە لێوە نازان مۆلی دەمانێنەوە یعنیت ئەو هاە یاسەسە وەرزی خوێندن و ئەوانەیە من چەند جار حساب مۆلیدەم کردەوە بۆ خۆم چوون مۆلی دەمێنەوە ئەزانم 7 ڕۆژ 8 ڕۆژی پێچێ هەتا خۆشمان چاکی نەکەنەوە حکوومەت نایە چاچکاتەوە ئێرە وەک ئەوەیە نازانم گەڕێک بە نایاسایی کرابێ ئیتۆ حکوومەت ئاگدارە مەقاولەکان عەرزەکانیان فرۆشتۆتەوەوانە وەرە محاسبەی کە مەحاولەی پێدانە مەجاری پێ بکە تۆ لەو دوورەوە سێرەکەی لێمە مقاول کردێتی مقاول یعنی بەبێ پرستۆ کردێتی نازانم شتەکان غامزن